ئەو خانمانەی کە شیر ئەدەن بە کۆرپەکانیان واتە شیر دەرن ئەتوانن بە ڕۆژوو بنیاننا. سڵاو، ئێمە بە دڵنیاییەوە لێرە جوابی ئەم پرسیارەمانەکەین بە دوو بەشەوە. ئایا ئەو خانمە مناڵەکەی زۆر ساوایە، واتە لە شەژمانی سەرەتایە کە تەنیا خۆراکی ئەو مناڵە لەسەر شیری دایکێتیاننا. ئەگەر هاتوو ئەو مناڵە تەنها شیری دایکی بخوا و لە سەرەتای ینی واتە شەژمانی سەرەتای شیردانەکەی بێ باشترە بە ڕۆژوو نەبێت، کە وەکو وتمان پێویستی بە وەرگرتنی تاقەیەکی زیاتر هەیە، کالۆریەکی زیاتر هەیە، ئەمیش بەچی دەسمانەکەی بە وەرگرتنی خواردنێکی زۆرتر لە ڕۆژانەیە. چۆن لە کاتی دووگیانێکا پێویستمان بە کالۆریەکی زیاتر بوو، بە هەمان شێوە لە کاتی شیردانیشە خانمانی شیردە پێویستیان بە کالۆریەکی زیاترە، بۆیە پێویستەکە لەو سەرەتایە بە ڕۆژوو نەبن. بەڵام ئەگەر هاتوو مناڵەکە لە تەمەنێکی گەورەترا بوو و توانی خواردنی تر بخواوەردە خواردنی تەواوکراوی هەبێ مناڵەکە، ئیتر بە شێوەی شۆربە بێ خواردنەکانی تری مناڵان بێت، لەم کاتا دایکەکە ئەتوانێت بە ڕۆژوو بێت، بەڵام لە هەمان کاتە بێت لە بەرمانگ تا پاشێ بتوانێت تاویزی ڕۆژەکە باتەوە بە جەمە خواردنێکی باش. سمارت وەرچەرخانە.